کەلە تەزیەنە قیلەت پەڕێنە بۆ یەک پەنجایی خۆمەخیکەن باوکم دەسی لە ناو چیمەنتۆ و قوڕ و دار و بەردا بوو هەر پێمان ئەوتێ مەلازادە ویستم هەڵی گرمەوە کە داچەمیمەوە عەرەبانیەتر دایلیم لە دواوە پراسویشکان 500 دیناری ئەو کاتیان کردە خەڵاتم لەگەڵ قورئانێکە وتم ئەگەر من نەمام ئەو ڕێگایی من پێیان ڕۆیشتومەونی نەکەن موافقەم بۆ ناکرێ بە هیچ شێوازێک نابێ من وتابێتە کەناڵم نییە ڕادیۆم نییە باشە ئەوەی هەیە و نییە ئەو کامێرەیە کە لەسەر مۆبایلەکەم جێنەکانی زۆر ناشرین بوو زۆر دەمی پیس دووسێ گۆرانی بێژی میلی هاتوونەتە ناو لایڤی منەوە ئەی گۆرانی بێژی یەت بەسەر سنگ و مەمکی ئافرەتە هەڵەدا بەسەر جسمیە هەڵەدا سەر و سیما و بەم ینی قیافەتەوە من دابنشم گوێ لە گۆرانی بێژە بگرم مامۆستاندێک کەس دەڵێن مامۆستا سۆران لە مامۆستا توندڕاوەکانە بەڵام تۆزێک بە شێوازێکی نەرمونیانتر دەری دەبڕێت مامۆستا گیان من ڕسمی ڕووتی خێزانەکەم لە لای کوڕی خەڵکە بۆیان نردوومەتەوە ئەسەن ئەوانەی کە توندڕەون ڕەنگە منیان پێ هەر مسلمان نەبێت بەسەر ئەو جنۆکەوشتە بە ترۆزی ئۆمانە هاتە پێشچاوم کاوی خوێپیەوە ینی ڕەنگە لە ناو حیواناتی شاء ئەم جۆرە ئەم ڕەفتارە ناشرینان ڕوو نەدات 300 ڤیدۆی خۆی بەڕوت و قوتی باشە بە ڤیدۆ نەک بە ڕسم نردوتی بۆ پیاوێکی خەڵک ئەسکۆرانە بۆچی ئەگرێت ئەم هەموو وێنە و ئەم هەموو ڤیدۆیە بۆکی ئەنێرێت لاڵێ هەردوو سەرەکەی پیساییەنە نمزانی و دەست بەرم بۆ کوێ باو گەڕات ڤەی بۆ کوڕەکە یەکڕێ بۆ کچەکە یەکڕێت کاکە من شاهیدی مەوزوعم جاری وایە سەیری ڤیدۆ کاکەم شەرم لە خۆمەکەم هەنی قسە کردومە لە مەجلیسە شەرم لە خۆمەکەم ثم أرسلنا موسى وأخاه هارون بآياتنا وسلطان مبين إلى فرعون وملئه فاستكبروا وكانوا قوما عالين